کڵاوێن یاریکی کۆنی کوردەواریە لە ڕابردوودام یاریە هەبووە و تا ئێستاش لە گەرمیان درێژەی هەیە. کڵاوێن یاریەکە زیاتر لە شەوانی زستاندا ئەنجام دەدرێت. یاریەکە تام و چێژی خۆی هەیە. لە ئێستادا لە ناحیەی سەنگاو یاریەکە بە فراوانی ئەنجام دەدرێت. ئیساکە خۆتە زانی بە بۆنێ ئەم سیاسی و ئەوانەوەی خەڵک ئیستا دابڕاوە لە کۆمەڵایەتی و دانیشتن و ئەوانە یانتر بە بۆنێم کڵاوێنەوە لێرەوە خەڵک بۆ چەمچەماڵ لێرەوە بۆ کەلا لە کەلارەوەیتر ئاوا بە تایبەتی لە سنووری بازنەی گەرمانە بڵێن ئەو کڵاوێنە پەرەیەکی باشی سنووە و ئیساکە خەڵک ئەمەە مەژوڵە بە مۆبایل و نازانم ئەم ئەرتەری توشتەوەیتر ئەم کڵاوێنە دوور تەخاتە لە هەنێ سیاسەت و لە هەنێشتی تر تۆزێک سیمایەکی کۆمەڵایەتی پێوە ماوە لای ئەمە تا ڕادەیەکتر ئاها پەری پەرەما پێداوە ئێمە تا ئێستا. ئەم یاریە زۆر خۆشحاڵمانەکە چکە وەرزیە یاریەکە. ئێمە لە هاوینە ئینتیزاری زستانەکەین شەوگار درێژی و لە بێ ئیشی و بێتاقەتی خۆمان شەوانە کۆبینەوە هەر شەوی لە ماڵی دۆستێک و برادێک و خۆمان و تیپەکانی دێن لە چواردەورۆ مەسەلەن بڵێن لە کەلار و لە چمچەماڵ و یاریەکەکەین یاریکی خۆشە. کە یاریەکە خۆی لە سەد خاڵە کە چوویتە سەد خاڵە و کاتە سینە و پەنجا دێتە پێشەوە ئەی شاری بۆی سینەت هەیە پەنجات هەیە بس پێنج دێ ئەگەر پەنجایان شکان خاڵەکان هێتەوە پەنجا هەمسە لێنێ لە پەنجاوە دەست پێکەوی تایشتەوە سەد جاری وا هەیە پێنجا شەش جار تۆ چیتە سەد ئەوان پەنجاشکردن دەرناچیت. سەرباریەوەی یاری کڵاوێن خۆشی و چێژێکی زۆر تایبەت دەدات بەوانی یاریەکە دەکەن و ئەوانەشی ئامادەی یاریەکە دەبن. چالاکی جۆرا و جۆریش لەو بۆنێدا پێشکەش دەکرێن لەوانەش هۆرەی جاف کە گوزارش لە مۆرکی عەشیرەتێکی ناسراوی ناوچەکە دەکات. هۆرە جاران تۆ سەیرتە کرد لە کۆمەڵێکی مجلیسێکی دیوەخانێکی ئاوا خەڵک زۆر دانیشت بەلای کە مۆدە نەفەر 5 نەفەر 4 نەفەر هۆرەیە کرد بۆ یەکتیانە سندەوە بەس بەڵامی سە تۆ سەرەکەی لە کۆمەڵێکی ئاوا خەڵ دانیشتێ پیا و تەنها یەک کەس دەتوانێت وەرە بکات بۆی ناوترێ. ئێستا وەک جارانی ئێستا باشە گەنجێکی زۆر دەسی کردو و هۆرە ئەکا و ئەوێ ئەو کەلتورە زیندوو کاتەوە بەڵام کەم بووە جاران زۆر بوو لەسەر لە سەنگا و لەم منتیقەی سەنگا و خەڵک هەبووە بۆ نمونێمە خەلیفە شەریفمان هەبووە هەر ڕتمێکی تایبەت بە خۆی هەبووە پیان و تۆ خەلیفە شەریفی چۆنەواڵێ ئەو بەری ئەمبەری ڕتمێکی تایبەت بە خۆیە بووە بەڵام بەداخەوە ئێستا لە ژیان نەماوە. کولتورە کۆنەکان ڕاستیەکەی ئیساکەنە بەرەو لە ناوچوونە چێ بە بۆنەی ئەم تەکنەلۆژیاوە بەس هیوادارم ئیساکەنە بە تایبەت لە سنووری گەرمیانە بە تایبەت منتیقەی سەنگاو ئەم یارێ لە منتیقەی سەنگاوە کە ئیساکیانە پەرەیەکی پێدراوە بەرەو زیادبوونە چێ لە ناو گەنجەکانمانە هیوادارم ئەم یارێ لە ناو نەچێت و دەستوری قەدیمەی باو باپیرانمان لە یاد نەکەین. کوردەواری کللتورێکی کۆن و دەوڵەمەندی هەیە کللتوری گەرمیانش بەشێکە لە کللتوری ڕەسەنایەتی هەرێمی کوردستان. خۆشیەکی یاری کڵاوێن لەوەدایە هەتا ئامادەبوانی زۆرتر بن چێژی یاریەکە زیاتر دەبێت و زۆر کات بەهێزی یاریەکەوا دەکات تا بەرە بەیان بەردەوام بێت. عومەر غەریب، کورسات نیوز، ناحیەی سەنگاو.